مسؤول برینەدا تۆش دەتەوێت بە دوعا و شتێکیان بە خەباتی دیبلۆماسییان بە دوو پۆستی لۆت بەردا هاوڕێیان یەک دوو شتی سەریع ڕوویدایە پارتی پلانێکی مەترسیداری لە دەستا پارتی پلانێکی مەترسیداری لە دەستە پیلانەکەش ئەوەیە لە ڕێی هەوڵ دەدا ئەگەر دیارە ئەگەر نەجاعەت بینی کە ئەگەری زۆر لاوازە زۆر ئەگەرەکی لاوازە بەس وەکو تەختیتێک لە تەختیتەکانی دەمەوێت پێتان بڵێم داینایە زەخت هەمووی ئەوەی دەکا کۆمسیۆن نەمینێ مانجی هەفتە ڕوا ئەو ئەنجومەنی دادوەری هەیە کارتۆنیەکان ئەوەی دابنێەوە چینەوە دوو بەو ڕێگایە بە کەیف خۆی تەزویر بکە کێشەی پارتی ئەوە یەک لە هەوڵەکانی تی کە زەخت دەکا لە ڕێی UN و ئەوانە بۆ ئەوەی کۆمسیۆن کودایەوە کۆمسیۆنی عراقیش مەفعولی نامینێ ئەوە دەبیتن دەبی شیعەش و سوننە و کورد و ئەوانش تێکدری بەردەبنەوە ناتوانن کۆمسیۆنەشکە دروستکەن بۆیە ئەوە دەبیتن ئەنی کۆمسیۆن نامینێ و دەبی پارتی بە ناوی ئەنجومەنی دادوەری بە کەیف خۆشی دەکە دیسان کێشەی پارتی هاوڕێیان هیچ قەوارەی هەرێم و ئەمنی قەومی ئەو شتانە قسەی قۆڕە یعنی حەقا هەر کەسە گوێی گوت هۆی هایەکی لێ بکرێ بە جددی ینی بەسە بۆ 33 ساڵ خۆ مناڵ نین هەموو ساڵێ ئەو گەمە و یاریانە بە ئێمە دەکرێتن قەوارەی هەرێم و معامەرە و کوربا بە شەرم کەم وەڵڵا مەسعود بارزانی بە جددیمە مناڵە چی خۆتان فشەی پێتان دێ مناڵی خۆتان وەڵڵاهی لە دەڤەری بارزان لە گوندی ئەوە دۆرێ بە شەرەف فشەتان پێ دەکەن بابا عیبە وازبینە لەو جملە بریقەدارانە مێشکشی خەڵک ئەوە بوو کورە هەزار تا سلااو لە پارتی دیموکراتی کورد بەس فشەیە پارتی دیموکراتی کورد دەکات فشەیە زۆر ترسنۆک ئێستا ترسی لە ساختەکاری هەیە ئەوە سەبەبە ڕئیزیەکەی ئەترسێ لێی ناگەڕن ئەو ساختەکاری هەموو جاردەی کرد ئەو زارە وێ بستە سەرێ ئەزانێ بۆیە دەترسێتر ئەمنی قەومی وەکو عەرەبەکان حقسەک دەکرا موامەرەی لە کیانی ئەوە دەستی کیانی ئیسرائیلی لە پشتە کورە بابەواز بینین لەو شتانە بە خۆتان بۆ گەن و گەندەڵن بە خۆتان ناپاکن ئەوە یەکێک لەو ڕێگایانەیە بە گەلک زەحمەتە هیچ نەجاعەتی بینی بەس هەموو هەوڵەکی خۆی لەو ئەساسەوە دەدا هاوڕێیان کە بتوانێتن ئەوە ئەنجومەنە دادوەرە کارتۆنیانە هەیەوی کە شێوانوانیان پێ سزادت ئەوانە دەک لەو دادوەرە هیچ پوچ و کۆیلانە نییە دابنێ برا شەرعێتە چی قانونی پێ بدا هەمووشی لە بە یەک شتێ مەسعود هاوڕێیان بڕوا بکەن دەردی مەسعودی دەردی مەسرووری کە ئەو دوێنە بڕیار دەدەن کورسەکەی مەسروورە کورسەکەی مەسروورە من پێشتریژە گوت هەژماری من بواریان بدەن ساختەکاری بکە کورسەکەی مەسرووری هیچ داخوازیت کەی پارتی نییە هیچیت کەی نییە کێشەی پارتی ئێستا عوقدەی مەسعود بارزان لێ بەر لەوەی بمری جارشکە کورسەکەی لە بۆ مەسرور بارزانی زامن بکاتن مەسرور لەوە دەترسێتن ئەو زار انتخابات بکرێت کورسەکەی لە دەست بدا پێی تاوانە ئەو پێی تاوانە ئەوە دەزانی مولکی باوکشتی لێی زەفت دەکرێت بڕوا بکەن ئاو بێنە و دەست بشۆ هەموو قسەنێت کە قسەی بەتاڵ و ئەو درۆیە ئەوە عێراق وەڵڵاهی ئینسان لە بەوە نیانی ئەو بێ پارەتان دەداتێ هەمووی دانێ هەموو گومرجی وەرنەگرتەوە ناوەخۆ هیچ حسابی لەگەر نەکردن بەجددیمە نافەت هیچ حساب لەگەر نەکردن مەعاشەکەی بە دزیەکانەوە لۆ ناردن کاکە بەجددی یعنی چیت کتان دەوێت چیت کەتان لی دەوێت بە ویژدان بڵێن ئەندەر شتێ مەسرور باز مافی دەستوری تو چ ئەتو هەرچی هەیە بخۆی ئی خۆشتەر بخۆی کاکە ئێستا هەر کەسێک بی کاکە وەڵڵاهی من بابی خۆم برای خۆم پارەی دەخلی ماڵێ هەر بخوا بڵێ دەخلەکەی توش بینە دابەش دەکەین قبوڵم نییە بەجددیمە قبوڵم نییە وی مەسرور بارزانی و مەسعود دەگەن ئەوەیە ئەوە یەکی لەوە دوو ئاوڕیان یەک فتنەی لە بنسەریە کە ئەگەری هەیە شکستەشی زۆر گەورە تووشی کورد بکە هاوڕیان ئەوە کارەساتە ئێستاوە لەگەر حەلبووسی سێ ئەوە لایەنە فاشلەکە سەدر دەستیان بە جمو جۆڵ کردی هەمووتان دەبین حەلبووسیت ئەوڕۆ دوێنێ دەستی بە لێدوان کرد غەدر لە پارتی دەکرێ و نازام چ سەدر هاتیتەوە مەیدان دەست بە جمو جۆڵ دەکاتن پارتی دەستی بەوە کردیە ئەوانە لە ڕووی قانونی و دەستوری ئەکسەریەت بوون فەشەلیان هێناوە حەلبووسی لە پەرلەمان دەرکرا سەدر بایکۆتی کرد بە هەموو خەیاڵی خۆی دانیشت هەر عێراق هیچ تەقەی سەری هات وایە هیچ لە گۆران نەهات هەبوو نەبوو پارتی لە دەسەڵات مابوو پارتیشان ئەوە ئاوت کرد بە تجاهی
ئێستا ئەو سێ فاشلە هەر سێچانێک لە یەک فاشلتر کارتە سوتاوەکانیان و لە ناخیشدا هاوڕێیان هەر سێکیشیان دژی یەکن کەچی دەیانەوێنیەم و ئەوە بکەن تەحەدای ئەمریکا بکەن بەریتانیا یەکێتی ئەوروپا بەریتانیا وایە جودا ئێستا UN بکەن هەموو خەڵکی کوردستان بکەن چییە انتخابات بە زەوقی مەسعود بارزانی ناڕاتە پێش کاچ خۆم یعنی بڕوا بکەن هاوڕێیان برادرە قسەک ئاگای لە هەواڵە ئەیگوت ئێرانیەکان وا لە ورد چاودێری دەکەن تەقلێشکەی گەورە بە پارتی لێ بدەن باشە لەسەر ئەو معامەرانەی کە دەیەوێ مەسەن دژێ و حکوومەتی عێراقە بیکاتن لەگە سوننەکان لەگە سەدری کە سەدر من دڵنیام انتقامی لە پارتی دەکاتەوە چکو سەدریان بە تاقتەنێ بەجی هێشت سەدریان بە تاقتەنێ بەجی هێشت پارتی حەل سوننەکان بێگومان ئەوە ڕاستە هاوبەشن بەڵام لە ناخیشدا سەدر تێکشکە گەورەترین شکستی پێهات ئەویش گۆلشکی خۆی لە پارتی دەکاتەوە ئەو چی لەگە حکوومەت بۆ ئەویش تو دانیشت هەلبوسی هەرە بەهماشەوە ئاودکرم پارتی چی دانشی لاوازی کرد ئەزە ئێستا و سێ لە نێوان خۆیان تەنسیقەچیان هەیە بە تەمای فۆزان لە عێراق بێگومان نە ئەمریکا لێیان قوبوڵ دەکا بەڕاستی نە ئێران لێیان قوبوڵ دەکا بە تایبەتی ببوون باوچی ئاواتە پیچە پۆخڵی نەبین ئاوای دەکرد ئەزدا دۆقەکەگەر ئەوکەوە دەکرد چەند وەرە بڕوا بکە ئەوانە حتا پێویستیان بە دەرس گوتنەوەی لەسەر ئەدەب و ئەخلاق و پاکوخاوێنیش بینەوە سەرەوە ئێستا بڕوا بکەن هاوڕێیان ئێرانیەکان چاودێریشی وردی پارتی دەکەن سبەی دیوارە چەند ساروغەچیان لێدرا ئەزە دەرێن ئیسرائیل معامەرە لە کورد کاگات و معامەرە لە عێراق دەکەی کە ئەو ڕۆکە کۆلۆنیالێکی بەردەستی ئێرانە ئێران بڕیاردەرە ئێران بڕیاردەری سیاسەتی عێراقە ئەوڕۆپا بەداخەوە شوایە میش پێم ناخۆشە بەڵام ئەو واقعە هەیە ئەمریکاش خۆی لە شەڕی ئێران دوور دەگری بابە لەگە ئیسرائیل وا خۆی لە شەڕی دوور دەگرێت لەسەر پارتی دێلۆت ئەوە دەبیتن لەسەر پارتی دێلۆت ئەوە دەکا کورە زۆر سەیرە ئەو پارتی کۆمیدیایە بە هەموو خەیاڵی خۆی مەزۆرتەوە ئەمریکا گویا لە ئەمریکا نفوزی ئەوە دەیمیتن زودی ئێران چاوەگەم ئێران و ئەمریکا بەس هەندێک شتی هاش و هوشیان هەیە لە دژی ئەوە یەکتر هیچ دژی یەک ناکەن بڕۆ سیرکەن ئەمریکا لەسەر ئیسرائیل لەگە ئێران تون ناکە لەسەر پارتی دەیکا یعنی بە جددیمەوە چه عقلێتەکە کە ئەوە حکمی کوردستان دەکا مەزورباتوتە ئەمریکا گویا نفوزی ئەوە ئێران لە منتیقەکەی کەم دەکات کوورکاچ خۆم ئەمریکا سیاسەتی استراتیجی خۆی بە ئیسرائیلیش بە تەواوەتی نادەن نەک بە تو چی لە ڕیفراندۆم چی لێ کردی ینی بە جددی ئەزمون وەرناگری بە ئاشکراوەڵێن ئەوزە هیچ لەو دامەزراوە جیهانیانە هەویست دەوڵەتێک ناتوانانی بڵێ ئەمن پژی تەجیلی انتخابات دەکەم هەردەبتە قەشمار عێراق ئەمریکا یەشێک لە شانازەکانی لە UN دەڵێ من عێراق فێرە دام و دەستگا دامەزراوەیی دەکەم کەچی بڵێ تەییدی پارتی دەکەم هاوڕێیان ئەوە دوو خاڵ بوو کە پارتی خەریکی فەوزایەکی زۆر گەورەیە لە عێراقیش بۆی ئەو حکوومەتە فەشەل بێبینتەوە و خەریکی بێگومان نە ئێران لێ قوبوڵ دەکەن نە ئەمریکاش لێ قوبوڵ دەکەن نە نەتۆیە گرتوەکانش بلاس خادیش ئەگە چەند دۆستیان بین ناتوانانی لەبەر ئەوی لەو دامەوە دەستگانە فرد بڕیار نادرا فرد راپۆرتێک دەکات تەحویل دەکات ئەوەی ئەساسیەکانە بڕیاردەری مەرکەزیە نەک لە ئەوەی دووش لەسەر انتخابات کەس ناتوانانی تەئید بکە تەجیل بکرێن ئەو دوو خاڵە کەلام زۆر گرنگ بوو بزانن پارتی ریسک دووبارە بە خەڵکی کوردستانەوە دەکا و هەموو کێشەکەش کورسەکەی مەسرور بارزانیە بانکەکەی هەژماری منی ئارینە و باریشی بدەن دزی و تەزویر بکە دەزانی قەبارەی خۆی دەرناچی ئەو قەبارەی ئێستا هەیتوی فەشەل دەیتەوە لە باندێ هاتیە و قبولی هەر ئەوە دەکا منز دەکا بەڵام بە پێی زانیاریەکانی من هەڕەشی جدیان پێگوترایە ئەو پارتی لە ئەزمەکی زۆر گەورەدای هاوڕیانەیەک دووسێ خاڵتانەوە بڵێم یەکەوێ مزانیم سەفیری ئەمریکا بانێسیری گوتیە بۆ خۆتان وا باشترە انتخابات بەشداری بکەن ئەوە جملەیە هاوڕیان سیاسی ئەمریکاوە یعنی قەت نایبرێ کوورە کاکە لێت دەدام وات دێ دەکەم وانە نییە ئەڵێ بۆ خۆتان باشترە بەشداری سیاسەی بەشداری ئەو هەڵبژاردنە بکەن
ئیتەواو ئیتر کەسی سیاسی دەبی تێبگە ئەمریکیەکان وا دەڵێن ئێران خوای هەنجەتە لە پارتی وە کەس نایە لە بەخاتری پارتی هەموو شتێک مراجعەکەم بڕوا بکەن ئێستا پارتی لەو وەزعەیە هەوڵ بدە بەشداری انتخابات بکاتەوە بەنەو مەئەلوجهی لەو بگەڕێتەوە لە من وەگرن ئەتۆ سەیری ئێعلام مەکە پشتپەردە هەیە پشتپەردە ئەوە گرنگە ئەوە خاڵێکی گرنگ خاڵی دووەم بێمە سەر ئەوەی وەزعی ناو پارتی و ماڵی باز بڕوا بکەن هاوڕێیان ئەو مەسعود بارزانیە لەو ماوانە لە دەڤەری بارزان وتی کوڕەکانم کەس بەجێم ناکەن هەموو لە دەستدار چوونە یعنی بە تەمەندا چووە ئەوەی دەیشیکا بڕوای پێ نییە ها بڕوام پێ بکەن ئەوەی ئەمە زانیچمان مەسعود بارزانی بەو دەرەجە دژی ئەوە نییە دواخستن نییە بەس دەزانیت یعنی کوڕەکانی ئێستاکە بە تایبەتی وەیسا مەنسوور ئەوە هیچ مەنسوور کەس ناوێری قسەی لەگە بکە یعنی تەفاهمی نییە هەموو لێ خۆی لێلادەن دەڵێ مەسعود گۆدبی یعنی بەقەد نیوەی عمری پیری من ئەو کوڕەیە زۆر کوڕەکی بە مشکیلەیە مەنسوور بارزانی ئێستا مەسرور و وەیسەشیە پەیدا بووە بابۆی پەیدا بووە کاکە ئەوان جیلەکەن مەسعود جیلەکە بگاڵ ینی بڕوای پێ ئەوەی پێ ناکەن لەگەڵ ئێتزاکان نین گەنج هەموو کات گەنج و ئەوە بڕوایان بە تونند و توژی ڕادیکاڵ بڕیاری سەوری ئەوانە هەیە وە دەزانن هەموو جارەکان مەسعود ڕەنگی زیاتر حاڵی ببە و تەمەنە بزانی ئەوەی دەکرێت ریسکێکی زۆر گەورەیە بە پارتی دەکا بە عائیلەکەی دەکرێت خەمی خۆیان و عائیلەکە ئەوەکەیانە حزبەکەیانە بەڵام کوڕەکان گیان لێ نییە لەبەرەوەی ئەزمونیان نییە ئەوەی ئێمە بزانین مەسعود ئەو دادەدادەی زۆر کردیە لەو ماوانە لە دەڤەری بارزان کە شتەکان لە دەستی دەرچووە خۆی پێ کۆنتترۆل ناکرێ و کەس بەجێ ناکەوە و ئەمن دوو ساڵێک دەبی ئەو قسەیەم باس کردیە بڕوا بکەن ئێستا زۆر زیاتر بووە مەسرور و وەیسی هەر بەجێ ناکەن زۆربەی شتەکان ئەوان بڕیار دەرن لە ناو پارتی و نازەم کاکمەکیش لەو ڕۆژانە باسی کرد کە شەڕش سەختەیە ینی مەنسوور بارزانی هەڕەشەی لە کەناڵی دهۆچی پارتی نێچیری کردناوی گاڤە وتی ئەوی ئەو ماکەی گرت بڕۆن لە بۆ من دەبی بیگرن تەسەورکە جەماعاتی تەلەڤزیۆنی نێچیری هەموو خۆیان لە ماڵێ نایە گاڤ نییە ئەوا من بەرپرسمای تەلەڤزیۆن قەپات بوو مەنسوور لە دهۆک هەڕەشەی کرد وەزعی پارتی ئاوا خراپە یعنی هەتا خێزانی نێچیری چتەکەن مەسعود پێی گوتیە مەنسوور دیسانەوەی کرۆ چیە بکەم بە خۆتان دەیناسن کۆنتترۆل ناکرێت ڕۆ خۆتان تەفاهمی لەگە بکەن ئاوا لە ناوەخۆیان یەکتێکدری بەربووینە و وەزع خراپە و خاستن کە هەست بە ئەوە دەکەن ئەڵێن هەست بە غوبن دەکەن هەست بەوە دەکەن کەسیان لەگەڵ نییە کەس لەگەریان ڕازگۆ نمایە ئەو حاڵەتەش زۆر خراپە ها ئینسان تێبکەوی ڕەشبین بی کەسی فعلەنی ژوایە یەک حزب لەگەریان نیە خەڵک لەگەریان نیە وەڵڵا برادەر و شت دەڵێن کادیرەکانی پارتی دەرێ با بەشداری بکەین 35 کورسیمان هەبی باشترە لەوەی ببینە سفر و شەڕی هەمووی ئەرزوو ئاسمان بکەین ئەوە ڕێی زۆربەی کادیری پارتیشە منطقیشە یعنی دوو 20 کورسیت ئەو وەزبەی هەبی باشترە لەوەی ئاوت بکرێ ببێ حزبەچی وەکو سۆماڵیا ئەجە لەو ڕوانگەش وەزعیان زۆر خراپە هاوڕێیان لەو ڕوانگەش لە ناوەخۆوە و هیچ شتێک هاوڕێیان وەکو ڕەوشی ناوەخۆ نییە یعنی ئێستا کە بەنمونە قەندیلەکان هەزار موعامەرەیان لێکرێ هیچی بەقەد موعامەرەکانی ناوەخۆیان نەبوو وەکو کێشەی خێزانی هەزار مشکلە لە دەرێ هەبی بەس مشکلەی خێزانی مشکلەی ناو عائیلە مشکلەی باب و براو ئەوە نەبی ئەوانتر هەموو چارەسەر دەکەن حزبیش وایە بۆیە ئێستا ئەوەیە وەکو کاکە حەمای کاکە عەبدوڵڵا ئەوەندەمایە شەوەک بەسەیەکدا بدرێت ئەوە نێچیرە ینی هەموو سازشێک دەکات بڕوا بکەن هاوڕێیان دوایان شتان پێ بڵێم ئەو خەبەرێک بۆ من هاتیە سوان لە دوو تاکیدکردنەوەیدانە نێچیر هیچ تەدەخل لە سیاسەتی ئێستای پارتی ناکە هەمووتان دەزان ئەو نووسەرانەی لێی نزیکن لێ دوانی خۆی هەتا ئەو ڕۆژ لەگە بلاسخار تاکیدی لەسەر ئەو خاڵە کردبەوە کەسی زۆر زەیرە دەی سێ بەیاننامەک دەرچووە کە گوایە ینی ببتە بازنەی و ئەو دادگا دەستوریە بە ناوی نێچیری بەیاننامەک دەرچووە ئەوەی ئەمن زانیتم ینی لە کەسانی نزیکی نێچیری زانیاری مەناواتی دەرێن نێچیر هەر ئاگای لێ نییە بەیاننامەک بە ناوی لە بۆ دادگای عێراق ناژوێری برێ ئەمن نەبوویمە بڕوا بکەن ناوێری نێچیر
يعني ئەو بەو حیزاتی وا درێژەی پێداوە چەند ساڵە بەس بە ناو هەیە لە وەختی پێویست دەیهێننەوە وەڵی ئەوەی ئەمە زایدم زۆر کۆمیدیانی بەجددی کە نێچیر و منطقیش دەچیتن نێچیر دژی ئەو شێوازە ئیشکردنەیە هەم لەگە دادگای فیدرالی عێراق مامەڵە بکرێ هەم هەڵبژاردن نەکرێ هەم بچی یعنی نامە بنێری کە سۆر دەزانێ ڕافز بکرێت وەڵاڵێ ناگای لێنی و بەناوی نێچیریش بڕات دەرچووە و ناژێری بری ئەم نیش نەبوویمە سوپاس بۆ جێ لێ ڕاگرتنتان هاوڕیان هەرە و دوو خەبەرە بوو ویستم ئاگادارتان بکەمەوە یەک پارتی هەموو هەوڵەچێوە بە کۆمەڵێک دادوەری کۆیلەی خۆی انتخابات بکە و ئەو داتە دوای یەکی هەفت هەموو گەمەکەی لۆ هەندەیە و دووش لەگەر حەلبووسی سەدر خۆیان خڕکردیتەوە دەبین جم و جۆڵک بکەن وا پێش دەچی کارتەکەی تورکیاشی تێکشکا لەبەرەوەیەوە دیتان تورکیا هەم تووشی ئەزمەیەک بووە هەم تورکیا ئەردۆغان دوای عێراق دەستە دەڵێن ئەمریکا لە ئەمریکا ئەگە ئۆکەی نەکرێ ناتوانانی هجوومەکەش بکە بۆ زانیاریتان ئەجەگە هجوومەکەی تورکیاش نەبی ئەنی پارتویس کارتی بەدەست نامینە دەبی تەسلیم بی یان ئاوت بی سبەینە کەسیم بڵێن ماڵی بارزانی وشی ئەفغانستان هەڵات کاتێکی خۆش